لە دەستپێشخەریەکدا یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری کەرکوک دوای گفتوگۆ ڕێکەوتن لەگەڵ پێکاتە جیاوازەکانی شاری کەرکوک و حکومەتی ناوەندی بڕیاریدا ژمارەیەک لەو زیندانیانەی لە ماوەی ڕابردوودا بەهۆی ئەنجامدانی پێشێلکاری لە سنووری پارێزگاکە لەلایەن دەستگا ئەمنیەکانی یەکێتی و دەستگیرکراون بە خۆیان و دۆسیەکانیانەوە بە مەبەستی ڕوبەڕووکردنەوەیان بە دادگا و دەستپێکردنی لێكۆڵینەوەكان تەسلیم بە حکومەتی ناوەندیان بکات. دەستپێشخەرەکەی یەکێتی دوای دانیشتنێکی دۆستانە هات کە بە ئامادەبوونی پارێزگاری کەرکوک بە وەکالەت و فەرماندەی ئۆپراسیۆنەکانی کەرکوک ڕاوێژکاری سەرۆک کۆماری عیراق نوێنەری ئەنجومەنی عەرەبی بەرەی عەرەبی حیزبە عەرەبیەکان لە کەرکوک بەڕێوەچوو لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیشدا محەممەد عوسمان لێپسراوی مەڵبەندی کەرکوکی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەاند. دەستپێشخەرەکەی یەکێتی با بۆنەی نزیکبوونەوەی جەژنی ڕەمەزانی پیرۆز و با مەبەستی پتەوکردنی گیانی پێکەوە ژیانە لە نێوان پێکاتەکانی کەرکوک وتیشی دەستگیرکراوەکان لەلایەن دادگای عێراقەوە پەڕاوی لێکۆڵینەوەیان بۆ دەکرێتەوە. لە ویسراوی مەڵبەندی کەرکوک تەئکیدی لەوەش کردەوە یەکێتی سوورە لەسەر برەودان بە گیانی پێکەوە ژیانی ئاشتیانە لە نێوان پێکاتە و ئاینزا جیاوازەکانی شارەکە با کورد و عەرەب و تورکمانەوە چونکە دۆخی کەرکوک تایبەتە و جیاوازە لە هەموو پارێزگاکانی تری عێراق. لای خۆشەوە ڕاکان جبوری پارێزگاری کەرکوک بە وەکالەت لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا سوپاسی دەستپێشخەرەکەی یەکێتی کرد و ڕایگەاند ئەمڕۆ لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا دەستپێشخەرێکی بەخشندە ڕادەگەیەندرێت و لە خودای گەورە داواکارین کار و ئەنجامەکانی سەرکەوتوو بن. وتیشیەم دەستپێشخەریە گرنگە بۆ ئەوەی هەمووان ڕۆڵیان هەبێت کە کەشێکی ئەرێنی هەیە لە پێکەوە ژیان و ئاوەدانکردنەوە و پێکەوە گونجانی سیاسی کە ئەوەش زۆر گرنگە بۆ شارەکە.